لەگەڕی پێنجەمی خولی نایبی کوردستان یانەی هەولێر لە یاری دێربیدا میوانداری یانەی برایەتی کرد لەسەر یاریگای فەڕەنسا و هەریری. لە سەرەتای یاریەکەدا هەردوویانە ئاستیان لە یەکەوە نزیک بوو. زیاتر تۆپ لە ناوەڕاستی یاریگە ئاڵوگۆڕی پێدەکرا. لە خولەکی 20 لە هاڵەیەکی هێڵی بەرگری یانەی هەولێر هەڵگورد مەلا محەممەد تۆپێکی نارد بۆ هونەر ئەحمەد ئەویش بێ دوو دڵی تۆپەکەی ئاراستەی گۆڵ کردو. گۆڵ یەکەمی بۆ سەوز پۆشەکان تۆمار کرد. لە نیوەی دووەمدا یانەی هەولێر بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی یەکسانی هاتەوە نێو یاریگا و بە شێوەیەکی باشتر یاری دەکرد و هێرشەکانی بۆ سەرتیپی میوان زیاتر بوو. لە بەرامبەردا برایەتی بە ئامانجی پارێزگاریکردن لە تاکە گۆڵەکەیان بەرگریان دەکرد و بە هێرشی هەڵگەڕاوە دەیانویست بە گۆڵی دووەمیش بگەن. لە کۆتاییەکانی یاریش هۆگر حوسێن دوای ئەوەی کارتی زەردی دووەمی بەڕوو بەرزکرایەوە بە کارتی سوورکرایە دەرەوە یاریەکە و یاریش بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە بەژۆندیانەی هەولێر بە کۆتا هات. برایەتی بەمبردنەوەیە بە 10 خاڵ هاتە پێشەنجی خولەکە و هەولێریش بە تەنها 3 خاڵ پاشەخشەی کرد بۆ خانەی حوتەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.